ئازادی تەمەن 8 ساڵان تاکە ڕزگاربووی خێزانەکەیەتی لە کارەساتی بوومەلەرزەکەی پارێزگای کرماشانی ئێران. ئەم منداڵە بەردەوام بە دەوری ئەو خانۆدا دەسوڕێتەوە کە شەوی بوومەلەرزەکە بە بەرچاوی خۆیەوە باوک و دایک و خوشک و براکەی لە ژێریدا گیانیان لەدەستدا. بابام و دانا و هودا من و مەدینە ڕامان کرد لە لای حەمامەکە وایە پیاتە بابم تا لای دەری پارکینەکە چوو. ئەمجا کچی هینێک دایەبانی سەر دایکمیش تا لای دەری حەمامەکە. زۆرترین قوربانیەکانی ئەم ڕووداوە لە سەرپێڵی زەهاو کەوتۆتەوە. دانیشتوانەکەی دەڵێن ژمارەی قوربانیەکان زۆر لەوە زیاترە کە حکوومەت ڕایگەیاندووە، چونکە سەدان مردوویتر لەلایەن خەڵکی ناوچەکەەوە نێژراون بەبێ ئەوەی بە فەرمی تۆمار کرابن. هەرچیمان کرد تا سعات 6 و 7 بەیانی سێ چوارێکمان نجاتدان هەر بە مردووی دوانسیانێکیان ماوە تا بەیانی هینیان هەنار کۆمەکیان هەنار بۆمان دەستکایان هەنار بێڵی میکانیکی توانیمان جنازەکەی وانشمان درا. ڕۆژانی یەکەمی ڕووداوەکە زۆر سەخت بوو بۆ دانیشتوانی ئەم ناوچەیە، هەتاوەکو لە شارەکانی ترەوە کۆمەک و هاوکاریان پێگەیەنرا. وەخاطر یە هاتمە چون حس نەتەنها کوردن هەمزوان خوامن بۆ تهران هاتمە ولی خوام مناڵە کورد کەرماشە هاتمە فقط وەسم یە کۆمەکێ بکەم. ئەوەی هانی مەیدا زۆرتر ئەمە بوو، دڵمان ئێرە بوو، نەماتوان لە تاران ببینین، شیانێ نەبوو. من 5 ڕۆژە بدونی نان و ئەو هەر هاواری ئەمە ئەژنەف ئەوێتە نان و قەزان. فرمێسک و حەسرەتی گەورەکان تێکەڵ بە گریانی منداڵە بێدایکەکان بوون بە سیمای کوچە و کۆڵانەکانی ئەم شارە ڕووخاوە. چیرۆکی فەرهاد تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەژاندووە کە لە خێزانێکی 5 کەسی تەنها منداڵێکی 4 مانگی بۆ ماوەتەوە، ئەویش دوای ئەوەی لە باوەشی دایکە بێگیانەکەی لە ژێر دیوارێک دەرهێنرا. لە یەک خانەدە 5 نەفەری ئەم مناڵی بچکە لەمە بۆ ماوەتەوە. یەکێ لە مناڵەکانی کەنیشتم مۆبینا ئەسمی و ئالی رادیکە وتی بابە من ئەخەفم ئەم بەرماڵە ئەنەمە ژوورسەرم بۆ بانگی بەیانی بۆ خۆی ئەمری وە دنیا کەفایەتی نەگەر بەخوا وەختە دەرم هاوڕ وەکو پەپولێ ئاوا باڵ بگرێتەوە باڵی گردووە باڵەکانی جفت کرد بدونی کەفەنێ ئەوی نامەناوی ئەو پەتووە. یەکێتر لە کوڕەکانە عەبدولباسط و ئالیوێ دەرم هاوڕ لە ژێری ئەو خاکە ئەوە ئاوار دای و لێ خوێن دەباغ بوو خوێنەکەی هەرها لە باڵمە ژنەکەیشم ئالیوێتێکی ئەم مناڵی بچکە لێگە ئەمە ئاو جرە گردیوە باوەشە بۆ ئەمە شتێکی پێ نییە خۆی ئەگەر ئەمە وانێکی خاسیان بدایە ئەم سەقفە ناچووە ملی سەرمانە ئەیسەکە یەکێکیان نهاتن یەکێک لە مەسوولەکانیان نهاتن بڕەچنە دادێ ئێمە کێ ئاوەها بزانن ئێمە چی وە سەرمان هاتێ. خەڵکی ئەم ناوچەیە بەرگەی ئاگری جەنگی 8 ساڵی نێوان عێراق و ئێرانیان گرت، بەڵام وەکو ئەیبینن ئێستا بوومەلەرزە ئەم شار و ناوچەکانی دەوروبەری خاپوور کردووە، نەک تەنها ئەوانەی کە خانووەکانیان بەتەواوی ڕووخاوە بەڵکو ئەوانەش کە تەنها دەرزی تێکەوتووە لە خانووەکانیان ناژین و ڕوویان لە خێمەکان کردووە، چونکە پیان وایە هیچ یەکێک لە خانووەکان ئێستا سەلامەت نین بۆ ژیان. ئەوان ئەڵێن ئەو خێمانی کە ئێستا تیایە ژیان بەسەر ئەبەن ناتوانێت لە سەختی زستان و باران و بەفر بیان پارێزێت. ڕێباز مەجید، ئێران، سەرپێڵی زەهاو.